ئێمە وەکو دەستگای سۆمای چاوان تەنها گرنگیمان بە لایەنی مادی نەداوە بۆ هاوکاریەکان یعنی لە سەبەتەی خۆراکە بەڵکو بەشی پەروەردەشمان فەرامۆژ نەکردووە بەردەوام خولەکانمان دەکەینەوە دەمێکە سۆمای چاوان هەڵدەستی بەکردنەوەی خولەکان بەڵام چەندین ساڵە خولەکەمان بەردەوامە لە هاوین و لە دوستانان بەبێ دابڕان خولەکەمان پێک هاتووە لە چەند دەرسی گرنگ یەکەمیان جوانخوێنەوەی قورئانی پیرۆز دووەمیان ژیاننامەی پێغەمبەرمان صلی الله علیه و سلم سێمیان قەڵای موسڵمانەوە بیر و باوەڕمان هەیە و فەقیشمان هەیە هەر جارێ و کەسێکی پسپۆر لە بەشی پەروەردەی بانگ دەکەین بۆ سیمینارشمان فرامۆژ نەکردووە لەو بەشە کە گرینگە بۆ دایکان ئەو ساڵیش جیاواز بە ساڵانتر دایکانش بەشداری خولەکانمانیان کردووە بۆیە پێویستە لەو منداڵانە ینی فێر منداکانش فێرمی کە چۆن پەروەردەی منداڵەکانیان دەکەن تەنها گرنگی بە منداڵەکان نەدەین. دەستخۆش لەو مامۆستانە دەکەم خوا خێریان بنووسیکەمیان هێناوە خولە لەگەرەمە هەوڵیاندا تا فێر بووی ئێستاش هەر هەوڵ دەدەین تاکو فێر بین زۆرتر تەلەبەکانیش زیرەک دەبن هەندان دە قورئانی بخوێنن لە دەرسەکانی زیرەکتر دەبن ئێمەش لەگەڵ مامۆستاکان هەوڵ دەدەین تاکو فێر دەبین. یەکەمیان ئەمە قورئان فێر بووینەم قرآن سورة الكوثر سورة العصر أنا فێر بووینە دووەمیان ژیاننامەی پێغەمبەرە ئەویش فێر بووینە مامۆستاکان هەوڵمان لەگە دەدەن لێی باش زیرەک بین و زیرەک بووین و ئەمەش هەوڵیان لەگە دەدەین و زۆریش باشن لەگەرمان زۆرتر قورئان دەخوێنین مامۆستاکان زۆر هەوریان لەگەدا هاتنە سۆمای چاوان ئەوانەی بێ باوکن هاتنە سۆمای چاوان چکەوەی هەتا فێرە قورئان و ژیاننامەی پێغەمبەر بین دوای کە هەندێک فێرە قورئان و بین مامۆستا هەوڵمان لەگە دەدا هەتا کو فێر ئەبین و دەستخۆشی لە مامۆستایەکان دەکەین خۆلیان کردیتەوە تا فێرە قورئان و ڕەوشت و شتی ببێ ژیاننامەی پێغەمبەر.